خوا نەکەم بە دوای شتێکا بگەڕم هەبێ لەم ماڵەیە هەر حوشتر بە بارەوە نەبێ ئەمە ئەیخۆن ئەمە فڕی ئێن و هەم لاتۆ شل لە دەرەوە دابنێم ئەمە ماڵە من هەمە مناڵە من هەمە دەستە سوگانە بەری ئاکە خۆم سەمەستانی چیم خۆ بارانە بۆچی بخراپە کاکە زام خراپ مابرە باش نییە هەر ستاوەکە مەدەزنەوە شەڕتانە بەخوا خەتای تۆ نییە ئاوا فەلسەفەی چۆنی لێە؟ دەستە سوگانە بەرا لەو 600,000 ڕۆی چی ئەمەزانی چیم خۆ بارانە بچۆکەنا دەزام ناخۆشە عچا بەخوا ئەوە شوێنی سارەکەی باوکم پۆپۆگێتی و نازانم پەپەپۆگێتی و ئێستا کۆدۆژێ کۆدۆ خواردنی بە حازە کردوون لەگەڵ خۆڵا کێشە چییە؟ پڕۆڵم ئای بێرم کردی شوێن ناخۆشەڵێ جوانەکەم چارمەی بیستە چیتە؟ زۆر پڕۆبڵم بەخوا ڕازەکە لێو نایە حازمە بە ناخۆشە کە فێری قسەتەکەم بۆچی لێت بەرچاوی دایک و باوکتەڵی ئەو فێری کردوم چیم کردووە؟ ها؟ کوا؟ چی کووە؟ کەوتم وا بڵێ؟ ئەمجارە نەڵی وتوتی باشە نەڵی خاڵەتی باش؟ باشە ناڵم خاڵەوتوتی باشە بڵێ مامەوەتی ماموتوتی ئافرین ئەڵم خاڵەشوتی نا! کاگاوت عەشق چی لێ کردی؟ هیچ ما چیم لێ بکەم ڕووکێنێ بەخوا ناڕووکەم کاگاوت عەشق چی لێ کردی؟ هیچ زەرد بۆ چێکڕی؟ دەشتی؟ یعنی ئاوا لە داخەڵەوەڵێ؟ دەبەخیریە؟ حەزلی قۆڵدرێش بەیان بەر بەخوا نەگەم یاخواچی دایکە چی؟ دایک ڕۆڵە ڕۆ بووە قاوەکە زێر بە بین بەسەر کاکە کەسی من من و تۆ ئەسمەری ئەوانەمان لێ نایە برای من وەڵام پشتی ئەسمانم شکاند چی؟ بەخوا مێژوو من دووبارە ناکاتەوە عەزێتی دڵم نەیە مڕاعات ئاوات هەڵام مێژوو من دووبارە ناکاتەوە بەخوا دووبارە بوونەوەم نییە کاکە وەرە بە مامێ بڵێ زان چێڵێ ئام خۆڵا ببێ بە قوڕبیان بۆ سەرێ منە پاربانگەشی کردەوە وە قازەکەی لێک هەڵی وەشان شێتی کرد کەزە باربانگەم ئام خۆڵا ببێ بە قوڕبیان بۆ سەرێ منە براکەم کالە چنە بەچەند بۆتەوێک هەدێ بێ دەبێ سیمینۆ تاشم بێت باش ئێگەرە خۆبی کڕی هیچم وە نابێت هەلە پێی ناکەم براکەم جا من و تۆ ڕەشین بەی سپی نابین ئەمە چی کڕیت باپم کرد حاسوت خۆ بۆ یەکەمەوە شەمعیتی یەکەم لەگەڵا پاشێن کامە شەمە؟ ئیمامی تێکەم بە هەڵم ئەمەیە ئەوە شەمعەکەی من و تۆ سپی نابینەوە کاکە خۆشتی مووقیف کاتتە شوێنێک و سەلامەکێ جواب بەنایەتەوە سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام گەجوای بری دێ خۆمان جاوی خوانینەوە یاخواڵەکە دەشت هەمووی سەیرێکە کە خۆم جاوی خۆمایەوە والله حەیامانەچێت هەموو شوێن لە پێیەکەی حەیامانەچێت بە قورعانە ماگەنە دەرەوە هاتی دەژە سەلامە کرد بەخوا نەمێرە سەلامەتم جواب ناتەوە وەڵا مەشغوڵ بوو سلام عەلەیکوم عەلەیکە سەلام جوانە بەخوا کابرا شتێ بەڵە بڕاز بێنە جاوی دێ ئەوە تۆ سێ دوکان سەلامی کرد جوابیان نایەوە خەریکی چیت؟ وڵای سەر مێن و سەرمە بەم تێ ناگەم گەشەیەکم ئاکە لە سەرێنە سەرەوە تێ ناگەی چێمە بچین بۆ دوکان نامخۆین؟ ناوەڵا خۆش نییە بچین بۆکان شێتان؟ ناوەڵاوێش خۆش نییە ناسم بەدڵم نییە بچین بۆ چاوک؟ ناوەڵا ئێ بچین بۆ شوکاکە کوڕا بەدڵی خۆ شاناوە ئاوە تاریکە بێ ها خامۆشە بێ خامۆش بەچی کە من لە ماڵەوە نەبم ئاوایە نەوەڵا سێ کاک لە ماڵەوە با بگەینە خوارەوە باشە با بگەینە مۆڵێ دەی ڕووناکە خۆی چینە خوارەوە بزانە ئەو خامۆشیە مێنێت نامێنێت یعنی ئەو هەموو ڕووناکەیە کە تۆ ئیسلێمانی توێیە؟ پیاوی چاک بوون یەک ستۆری دانم بە گۆیانێ باشە با سەڵتان دەرنەچێت و خوای باشە؟ تاو؟ تاو ماڵتانەوە بێ
ئەمە هەستێکی بۆ دروست کردم پیاوی چاک بنایی ئەمە هەستێکی بۆ دروست کردم نەتوینیم بێ نەبرسیم بێ ئەمە هەست هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بوو بێ هەرچەندە خۆمان سێرمان نەکردووە دەرەوەی خۆش هەوەیستن ئەمە ناڵێ سێ بەرنامەکەی لەبەرچی مامەکارۆ بە ئیسراحەت گۆرانیەوەی وەڵا خۆزەوم نەبوو لێ چی بوو نازانین بوویڵی دەبێت چاوەڕوانە پاسە هەستە چۆنە وڵی باشە چۆن یعنی چۆن ژیانە چۆنە دوایوتینە چیمەیە چی؟ بەرنامە پەرفێکتە یعنی چی؟ وەخوا نازانم وەرەدەرەوە ئەوەی جوابی مام تێدەوە قوربانی دڵتانم ئەم شوێنە فامیلی مۆڵی سلێمانیە قاتی چوارە ئەم لای جی موشتەکەەوە ئەم لای قوربان لەم شوێنان داخراوە چی لێ زۆر سترێسە سترێسی زۆر سترێسە لەم شوێنانە زۆر سترێسم سترێس چییە؟ چی؟ یاری کەم ئەوم بۆ دەچی ئاوات بەزلش هەر ناشرین بەخوا هەتێکان ناشرین وان دەچم خەینا جوانە ها ئەوشی کۆتەیش یا ئەڵڵا ناچە بابا وەڵا هاتووە دەیش وان دەچم خەینا یەک شتیان پێوەتم وتوانە بە کەس مەڵێ بەڵام ئەها ژێر گڵە